زۆمە خۆشحاڵەزانم لە بەرنمەیەکی ترینەی هەنگاو دەبمەوە میوانی ماڵەکانتان. بەرنامەی هەنگاو بۆ ئەم جارەش باز لا گرفتێکی تریشینگە دەکات کە ڕاستە و خۆ کاریگەری هەیە لەسەر مرۆڤ. ئەویش ئەو مادە پلاستیکانەیە یاخود ئەو خۆڵ و خاشاکەیە کە ئێمەی خەڵک فڕێ دەدەینە سەر شەقامەکان و لە هەمان کاتە دەبینین چەند کاریگەری خراپی لەسەر تەندروستی ئێمە دروست دەکات. لەگەڵم بن بۆ ئەم بەرنامەش. وەک زۆرێک دەزانن بەهۆی ئەو پاشماوانەی بەهۆی چالاکیەکانی مرۆڤەوە لە پاش شۆڕشی پیشەسازیەوە هەتا ئێستا فڕێدراونە بە نێو ژینگە گۆڕانێکی مەترسیدار لە ژینگە و کەش و هەوای گیانی سەرزەوی هاتۆتە کایەوە. ئاسمانی شارەکان بەردووکەڵ تەنراون و ناوچە سروشتیەکان زەریاکان بە پاشماوە پلاستیکەکان ماخنکەون. نەخۆشیە کوشندەکانیش تا بێت لە زیادبووندان. گازە قەتیزبۆکانی بەرگەهەوە گۆڕانی کەش و هەوایان هێناوە و لە وڵاتانی پێشکەوتوودا زانایان و چالاکەوان و میدیاکاران و تەنانەت خەڵکانی ئاسایش بەردەوام باز لەم دیاردەیە دەکەن و بە شوێن ڕێگاچارەی بنیادی هەمیشەییدا دەگەڕێن بۆ ئەم حاڵەتە. شێوەیەکی گشتی هەر شارێک هەر شارۆچکەیەک هەر گوندێک بگری ئەمڕۆکە ژیانی تابێت بێگومان پاشماوەی پلاستیکی و یاخود هەر پاشماوەیەکی تر فڕئیرێت یاخود زیابێت لەبەرچی لەبەرەوەی هۆکارەکان زۆرن بەکارهێنانەکان زۆرن لەمڕۆیە ئەو شتانی کە بەکارێنین زیاتر لە ماوادە پلاستیکەکان پێکهاتوون چونکە ئاسانترە بۆ گواستنەوە هەروەها بۆ هەڵگرتن باوەن وەکو کۆنتەینەرێک بەکار بهێنرێت. ئەمانە کێشەکە لە ئێرەوە دەست پێکات یعنی ئێمە ئەو وعێتەوە ئەو هۆشیاریەمان نییە کە بە شێوەیەکی گشتی بەکارهێنانی ئەم پلاستیکە کەمکەینەوە یاخود لە شۆپەکانە لە مارکێتەکانە ئەچیت بۆ زەرفێک کەمتر بەکار بهێنیت یاخود با بڵێن جانتایەک خۆت لە قماشێک دروستت کردووە بەردەوام بەکاری بهێنەوە ئەم وعێتە نییە کە ئەمەش نەبوو ئەبینین ئەم کارەساتە گەورەیە کە لی کەوتوێتەوە بۆ نمونە خەڵک بەلایەوە ئاسایینی ئەگەر بتڵێکی شوشە ئاو لەگەڵ خۆیان بژێڕێت یاخود بتڵێکی ستیل ئاو لەگەڵ خۆیان بژێڕێت ناچارە بێت بۆ نەگەر سەفەرێکی هەبێت لە چەندین شوێن لا ئەیات بۆ ئەوی بتڵێک ئاو بەکار بهێنێت. ئەمانەش واکات ڕێژەی فڕێدانی ماوەدە پلاستیکەکان زیاتر بێت و بەکار نایەتەوە لەبەرەوەی چی بن یەکەم لە هەمان کاتا پیسە بن کە فڕێی دێت دووش ڕسایکل ناکرێتەوە. ئەمە بۆ هۆی ئەوەی کە ئەم ڕێژە زۆرەی کە ئەیبینین لە ماوادە پلاستیکەکان بە هەموو جۆرەکانیانەوە لە ڕقم 1ەوە تا ڕقم 7 کە ئاماژەی پێدەین هەموو شێوەکان تێکەڵ بوون و لەم شوێنانایە کۆکرێنەوە بەسەریە بە شێوەیەکی گشتی مادە پلاستیکەکان لە چەند سەرچاوەیەکەوە بەرهەمێنرێ بۆ کۆڵمان هەیە یاخۆت بەرهەمە نەوتەکان بەعام لە بەرهەمە نەوتەکان بەرهەمێت بۆیە ڕێژەی پاکوخاوێنی ڕێژەی جۆری ئەو مادە پلاستیکە دروستەکرێت جیاوازە هاتون کلاسیفیکیشنێکیان کردو ئەگەر زۆربەی ئەو پلاستیکانەی کە هەمان و بەکارێنین ڕۆژانە دیقەتی بین هەر لە دەبەی ئاو خواردنەوە یاخود لە پەرداخی ئاو خواردنەوە یاخود لە بوتڵی شامپۆکان هەرێکەی سێگۆشەیەک و ڕقمێکی لە ناوە ئێمە باسی ئەو کلاسیفیکیشن ناکەین لە ڕقم 1 تا 7مان هەیە بەپێی ڕیزبەندی و بەپی پێکهاتەی پلاستیکە جیاوازە بۆ نمونە لەسەر بوتڵی ئاوەکان یاخۆل لەسەر پەرداخی ئاوەکان ڕقم 1مان هەیە لە سێگۆشەیەەکە ڕقم 1 زۆر جار پێشێوتر PET واتە چی واتە زۆر بە ئاسانی ڕسایکل ئەکرێتەوە ئەبێت تەنها لە ئاوە بەکار بێت لە خوار 25 پلی سەدیە هەڵبژێت تشکی خۆری بەرنەکەێت چونکە با بڵێن توانەوەی یاخود ئاستی توانەوەکەی نزمترە کەچینە ڕقم 2 ئەگۆڕێ کە ئەبێت بە مادەیەکی ترمان هەیە کە پێوترێت باڵێن دێنسە قورسترە SDP پێوترێت SDPE پێوترێت ئەوەیان بۆنە لە بڵی شامپۆکانە هەمان یاخود لە سەری دەبەکانە هەمانە بۆ ڕقم 3 و بۆ 4 هەمانە کە سێ بۆ ترسناکترە PVCە ڕقم 3 ڕسایکلینی قورسە بۆن لە پلاستیکی دەرگا و پەنجەرە بەکارهێنرێت لە زۆشتی ترە هەمانە بەکارهێنرێت ڕقم 4مان هەیە بۆنە لە مارکێتەکان ئەو هەموو زەرفەی کە لێرە ئەیبینین بەداخەوە ئەچینە مارکێتەکان و زەرفێک دوان سییان ده هەتا بەکارهێنین ئەمە زۆر کێشە دروست دەکات چونکە بۆشی بوونەوەی لە ناو زەویە یاخود کە کاتێ فڕێدرێت نزیکەی 10 بۆ 20 ساڵێوێت ینی ئەمە کە
زەرفێک کە لە مارکێتێکە هینێتە دەرەوە فڕێ لێرە دەبوو 20 ساڵێت سەیری کە ئەمە بەراورد بەوەی کە بۆ نمونە ئەمەیان کە لە چا ئەوانی ترەوە با بڵێن پێوترێت لودێنز ینی قرس نییە زۆر مادەکەی قرس نییە و بۆوانی ترمانەیە کە ئاچێتە 5 و 6 و 5 کامانن 5 ئەوانن کە توانەوەیان بەرزترا خواردنیان تا هەڵەگیرێت یاخود وەکو کۆنتینەری فوت بەکارێنێت ئەمانە تۆزێک مەترسیان کەمترە لەبەر توانێت لە ڕاستەخۆ بۆ نەخواردنی گەرم کرێتە ناوێەوە و مەترسی کەمتر بێت بۆ سەر تەندروستیمان ئەچین بۆ 6 و 6 بە هەمان شێواز لە کۆمەڵێک پلاستیکە لە ژیانی ڕۆژانەیە بەکارهێنین یاخود لە تای ئەوانەیە و ئەچینە حەوت کە هەمان ئەمەیان زۆر مەترسیدارە کە توانای ڕسایکلینکردنەوەی کەمە بۆ نمونە بەسیترین شت سیدیمان هەیە ئەو قورسانەی کە لە بازار هەیە ئەفرۆشتن ئەمانە ڕسایکلینکردنەوەیان ئاسان نییە بۆیە لە هەندێک شوێن یاخود لە هەندێک ویلایەت لە ئەمریکا ئەبینین شارەوانی ئەو ناوچەیە ڕێبە و پلاستیکان نادێکە لەو کلاسیفیکیشنیان بەکاربهێنێت بۆچی ئەتوانن ئەڵێ توانای ئەوەمان نییە ئێمە بە مەلاین تەن پلاستیکمان هەیە لە هەمان کات دەبین بە پرۆسەیەکی دوورە درێژتر بە کولپەیەکی دوورە درێژتر وزەیەکی زیاتر ئێمە نابێت لە بیری بکەین کاتە پلاستیک فڕێ دێن ئەڵێن ڕسایکلین بکرێتەوە و حکومە ڕسایکلینی نییە لە هەمان کاتە ڕسایکلین وزەی پێویستە وزەی چی پێویستە وزەی نەوتی پێویستە دیسان فۆسەل فیول ئەیسوتێنی و دووکەڵ ئەچێ بە ئاسمانە و هەروە سەرچاو ئاوەکان کە بۆ ساردکردنەوەی ئەم ڕسایکلین یونتانە بەکارێنێت ئەوەش جاریشتر مەترسی هەیە و پێست بۆ ناچێتەوە ژینگە پێش هەموو شتێک کە پلاستیکێک بەکارهێنیت پێویستە کا سەری لێبڵەکانی بکەیت ئەگەڕێن بە دوای سێگۆشەیەەکە بەم شێوازە لێرە سێگۆشەیەکمان هەیە کە سێ سەحمە چۆتە ناو یەکەوە لە ناو ئەم سێگۆشەیە ڕقمێکمان هەیە ئێمە ئەو ڕقمانە بوو ئەو کۆدانە بوو کە باسمان کرد لە 1 تا 7مان هەبوو لێرە نووسراوە ڕقم 5 ڕقم 5 و لە خواریشەوە نووسراوە پیپی ئەمە ئەو جۆرە پلاسیکانن کە بەکارهێنێت بۆ هەڵگرتنی خواردن واتە چی واتە خواردنێک ئەگەر بەگەرمی بکەمە ناو ئەم پلاسیکە زیانی کەمتر لەوەی من بۆ نمونە بتڵێکی ئاو بمەوێت چایەکی تا بخۆمەوە یاخۆ چایەکی تا هەڵگرم بڵم ئێبم بۆ شوێنێک بە شێوەیەکی خێرا ماوادی پلاستیک داخلی وڵاتەکەمان بووە یعنی ئەوە نییە لە هەموو جۆرەکان پێشتر پێی ئاشنا نەبووین ئێمە پێشتر لە سیستەمی پەروەردەمانە نەبووە پێشتر هۆشیاری لە میدیاکانەوە نەبووە چونکە کەم بەکارهێنانەکان کەمتر بوو لەگەڵ زیادبوونی بەکارهێنانی ئەم پلاستیکانە و هاوردەکردنی بۆ ناو وڵات معلوماتەکانی ئێمە کەمتر بوو لە ئاسی بەکارهێنانی پلاستیکان ئەلێرەیان مەترسێکەیە بە شێوازێکی تەندروست بەکاری ناهێنین ئەبینین زیانە تەندروستەکانی زیاترە بۆ نمونە لە منتیقەی تانجەرۆکە ئێستا ئێمە لە شوێنە وەستاوین بەپێی ئەو تۆژینەوانی کراوە بە ئەو فۆرمانی کە دابش کراوە بەسەر گوندەکانی ناوچەی سەر ئەم ڕووبارە بین ساڵ 6 خەڵکی ئەم ناوچەی تووشی کانسەر بوون تووشی نەخۆشی شەرپەنجە بوون ینی ئەمە گرفتی تەندروستێکەیە کە تووشێ بین ینی نەکەر ئەوەش بۆ نمونە تووشی سوکسون و ڕشانەوە کە بەسیترین شتە کە با بڵێ نەخۆشیەکە ئێمە زۆر بە سادەیی وەرێگرین ئەبینین لەم ناوچەیە بۆ نەسەدەی خەڵک ئەو نەخۆشی لەگەڵا بووکە لە کاتی توێژینەوەکە کراوە هەنگاوەکان ئەبێت لە تاکەوە دەست پێ بکەین و هەمومان خەمخۆر بین بە یەکلایەنە ناکرێت من تەنها ناکرێت ئەم پلاستیکە لە ماڵی خۆم هەڵگرم ئەمە بە من ناکرێت ئەی من دوایی چی لێ بکەم کەواتە بەلایەنە پەیوەنددارەکانیش هەنگاوی جددیتر بنین ناڵێن هەنگاویان نەناوە هەنگاوی جددیتر بنێن بەوەی کلاسیفیکیشنیان بۆ بکەن هۆشیاری زیاتر بدەنە خەڵک و ڕێگری لەو پلاستیکە مەترسیە دارانە بکرێت یاخود ئەوانەی مەترسیان بۆ سەر ژینگەیە کەمتر بەکاربێنێت بە شێوەیەکی گشتی ئەگەر هەمومان هاوکار بین ژینگەکەمان پاکترە بێت و دوجار تەندروستیمان باشترە کاکڕەنج ئەگەر لەوە دەست پێ بکەین پاشماوە خۆراکیەکان و مادە پلاستیکیەکان چەند زیانی هەیە بۆ ژینگە و بەتایبەتیش لە هەرێمی کوردستانە ئێستا ئاقارەکان بەرەو چۆمان ئەبات بە ڕێزە ڕوونکردنەوەیەکمان دێتێ بارودۆخی خاشاک لە هەرێمی کوردستان ئەمڕۆ ئەتوانین بەو بارودۆخی کە تیاین لەو حاڵەتانی کە بەری ئەکەوین و باس و قسە و باسی لێوەکرێ توانین 5 بۆ 3 خاڵی سەرکی ڕاکێشین یەکەمەوەیە ئایا ئێمە خاوەنی سیستمی کۆکردنەوەی خاشاکی تۆکمەی خاڵێکی تر ئەوەیە ئایا ئێمە خاوەنی هۆشیاری پێویستین لەلایەن کۆمەلگاوە خاڵی سێم ئەوەیە ئایا جێبەجێکردنی یاسا ژینگەیەکان یاسانێکە لە شارەوانەکانەوە دەرچۆنراوە ئایا وەکو خۆی جێبەجێکرێت بۆ هەرێک لەمانە ئەگەر کەمێک درێژەی پێبین لە ڕاستیە هەرێمی کوردستان حتاکو ئەم دەقەی کە ئێمە قسە و باسی دیاکەین خاوەنی سیستمێکی باشی کۆکردنەوەی خاشاک نییە
شار و شارۆچەکانی کوردستان هەتاکو ئێستا بە شێوەیەکی زۆر عەشوایی و هەڕەمەکی خاشاکی تیا کۆکرێتەوە خاشاک لە ماڵەکان دوور دەخرێتەوە لە خودی کۆڵانەکان و چە و شەقامەکان شێوازی دانان و کۆکردنەوەی خاشاک بە شێوەیەکی زۆر هەڕەمەکیە و دیسان کۆمپانیەکانی کۆکردنەوەی خاشاکی کۆمەڵێکی زۆر کەم و کوڕیان هەیە لە کۆکردنەوەی خاشاک لە واستنەوەی ئێستا خەریکە کارگەری ریسایکڵین دروستەکرێ بەڵام ئێمە خاوەنی سیستمی کۆکردنەوەی خاشاکەکانین لە مفرداتە لە کۆڵانەکانە تا بگات بە کۆکردنەوەی خاشاکەکە لایەن کۆمپانیەکانەوە ئەمە خۆی بە خۆی گرفتی گەورەیە لە هەرێمی کوردستان کە ناتوانین تەنیا پەنجە بۆ هاوڵاتی یا بۆ یاسا ژینگەکان ڕاکێشین بڵین ئەوە لە شوێن و ساتی خۆیانانین بە نیسبەت کۆکردنەوەی خاشاکەوەیکێکە لە کێشەکان خاڵی دووەم ئایا ئێمە خاوەنی هۆشیاری تەواوین لە ڕاستیە هەرێمی کوردستان هاوڵاتیانی هەرێمی کوردستان هەتاکو ئێستا بەو چاوە سەیری ژینگە ناکەن بۆ چاوە سەیری سرۆژ ناکەن کە بەشێکە لە تەندروستیان بەشێکە لە ژیانیان بێگومان ئەمە چیوە ئەکە لە هاوڵاتی بەم جۆرە بیر لە ژینگە بکاتەوە بیر لە تەندروستی و سروش کاتەوە ئەبێ سیستەمێ هەبێ پێگەیان بێت ئێمە ئەو جیلەی ئەمڕۆ لە هەرێمی کوردستان کاراساتی ژینگەی ئەنێتەوە ئەمڕۆ وا خەریکە ژینگە هەرێمی کوردستان گیرە خوا بەدەستیەوە ئەو نەوەیە کە ساڵی 90 چۆتە قوتابخانە یا لەدایک بۆ یا ساڵی دواتر ئەبوو ئێمە خاوەنی سیستمێکی تۆکمە بووینە لە پەروەردەکردنی تاک بۆی ژینگەمان بەم ئاقارە نەگات کاتەتوانین لێرە بڵێن سیستەمی پەروەردەکردنی پەروەردەییمان نییە بە دڵنیاییەوە یەکێ لە گرفتە هەرە سەرەکیەکانی هەرێمی کوردستان ئەمڕۆ نەبوونی سیستمێکی پەروەردەییە کە تاک پێ بگەێنێت ژینگە بەشێکە لە ژیانی ژینگە بوونی ئەوە ژینگە ژیانی ئەوە بەڕاستی ئەمەیەکێکە لە خاڵە لاوازەکانی وێرانکاری یان کارەساتی ژینگەی لە هەرێمی کوردستان کە ڕوادە بە جۆرێکی تر شێواندنی ژینگە تەنیا پیسکردنی ئاو هەوا و خاک ناگرێتەوە ئەمڕۆ ئەو کارەساتی کە ماتۆر سکیلەکان لە شارەکانی کوردستانە وەگەڕیان خستووە کەمتر نیە لە پیسکردنی ئاو خۆ یاسا با لێرەیە بەرقەرار بێت خۆ ئەمە بەشێکە لە ژیانی گشتی دەنگی ماتۆر هەرچی کوچە و کۆڵان و شار هەیە هەمووی بێزار کردو بەڕاستی کە ئاسانیە لێ پێچێتەوە ئەمە پیسکردنی ژینگەی دەنگیە ئەو هەموو واری مۆریدا و هەموو شۆستە ڕووخاوە ئەو هەموو لافیتە و قوتعی فلێکسەکە کە بێشومار بەبێ هیچ سانسۆر و هیچ کۆنتترۆلکردنیەک دروستەکرێ ئەمانە دێژار بەشێکن لە تێکدانی ڕێگەزەکانی ژینگە واتە کۆڵەواریەکە تەنیا لە لایەکەوە فرەدانی خاشاک نییە هەموو شتەکە ئەچێتەوە سەر ئەوەی کە ئێمە لە سەرتاوە لە بابەتی هۆشیاری ورتر بڵێ خاوەنی سیستمێکی تۆکمەی پەروەردەیەنین تانەوەیەک پێ بگەێنێ سبینی ئەمنەوەیە بوو بە بەرپرسی شارێک شارەوانیەک ژینگەیەک وای لێبێت کە کۆمەلگاکە لە دەستی بەحاسێتەوە بەو جۆرە بیر بکاتەوە لە خزمەت ژینگەی شار و وڵاتەکەیا بێت خاڵی سێهەم کە ئەچمە سەری یاسا ژینگەیەکان بەڕاستی ئەمڕۆ شارەوانیەکان چه فەرمانگە ژینگەکان چه ئەو لایەنەی خۆیان بە خەمخۆری تەندروستی و ژینگەی شارەکان دەزانن وەکو پێویست هەڵناسن بە جێبەجێکردنی یاساکە یا بە جۆرێکی تر ئەو پارە و دارایی لە بەردەستیان نایە یا دەستیان ئەەکەوێ نایخەنە خزمەت پاراستنی ژینگەی شارەکانەوە بۆ نمونە زیندوترین کێس کە ئێمە ناو مرکزی شار قسەکەین بابەتی گۆیژە بەڕاستی بە تەواوی خەریکە بەرەو کارەساتێکی ژینگەوی وێرانە ئەڕات چیتی ئەچێ بە چەند هزار دلاری شاخی گۆیژە بە کامێرەی چاودێری کۆنتترۆل کرێت چ بۆ سووتان چ بۆ فرەدانی پاژماوە چ بۆ جێشتنی هەموو بتڵ و شوشەی کە لە شاخی گۆیژە ئەبینرە بەداخەوە کە تۆ ئەمە سیمایی شاری سلێمانیە خەڵگاچێت بۆ گەشتکردن کاتێککە پێت خۆشە بچی بۆ گەشتکردن ئەی بۆ شوشەکەی تێفڕەیە یاخودە خۆڵ و خاشاکە یاخودە بەڕاستی فرەدانی ئەو خاشاکە تەنیا شوشانیە تەنیا پلاسیک نییە هاوڵاتی لەوێ هەرچی دەستکەوێت فڕێ ئەدات خۆزگە ئەم بەرنمەیە بە مەدانی لە ناو پاشماوەکە بکرا ئەتان بینی خەڵک لە شەقامی سەرەوەی گۆیژە 50 متر ئەبینێت وەرە خوارەوە بۆ ناوەڕاستی گۆیژە بۆ ئەو دۆڵانی گۆژە چ کارە ساتێک ڕوویاوە بەڕاستی لە وێرانێکی دوای جەنگەچێت لە وێرانەیەک ئەچێت کە سەدان ساڵە ئێحمال کرابێت هیچ خەمێکی لێ نەخورابێ چکە بەڕاستی ئێمە خاوەنی هۆشیاری نین خاوەنی لێپێچینەوە نین خاوەنی سیستەمی کۆکردنەوەی خاشاگین بە شێوەیەکی تۆکمە گۆیژەکان لە هەموو شار و شارچێکی کوردستانە هەن پێتاوانەی بەتەنیا لە سلێمانیا گۆیژەیەکە و لە هەموو شوێنی ئەمە هەیە چ لە کۆکردنەوەی خاشاک چ لە حلکردنی چ لە نەبوونی هۆشیاری چ لە جێبەجێکردنی یاسا ژینگەیەکان بەڕاستی کارەساتی خاشاک و فرەدانی خاشاک و چارەسەر نەکردنی خاشاک
باقارێکی زۆر مەترسیدارە ئەڕوات پێم وایە ڕاگەیاندن ئەلێرەیە تاوانێکی گەورە ئەکەن لەوەی کە فۆکەس ناخێنە سەر حاڵەتان لەوەی کاتی زیاتری نادنێن لەوەی واز لە دوو نەشتەی هەواڵ لایەنن بۆ وشاکردنەوەی هاوڵاتەن تەنیا لە دوو ژێرنووسە لە چەند چرکەیەکە هاوڵاتی بەڕێز تکایە درەخت مەشکێنەرەوە تکایە بووە ئەمە بەڕاستی کافی نییە چونکە شاری سلێمانی لە ساڵ 32 پیشەتازی عێراق لەم شارەیە ئەبێ بە ئەندازەی ئەم ناوە گەورەیە کە خستوێنێتە پاڵ شاری سلێمانی و نازناوەکە بۆ وێرانکردنی پارێزگاکە ئەبێ ژینگەکەشی ئاوڕێ لە بدرێتەوە هەولێر هەروەها دۆ هەموو شارەکانی تر کە ئەمڕۆ بەبێ جیاوازی ئەبێ ئاوڕی جددی لە ژینگەکەی بدرێتەوە چونکە ژیانی ئێمە تەندروستی ئێمە بەندە بە پاگڕاکردنی ژینگەوە لە پیس نەکردنی خاکەوە لە پیس نەکردنی هەوا و ئاوەوە پێم وایە خاشاک ئەمڕۆ ئیتر تەواوی ئەوەیە هەڵوێستەی جددی لەسەر بکرێت پلان و قسەی جددی لەبارەوە بکرێت ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی هەستناکەی خەمساردییان لە ماوەی ئەم ساڵدا بە تەواتی پێوە دیار بوو یان هۆشیارێکی ئەوتۆ نەدرا بە خەڵک بە تایبەتیش کاتێکە کەرنتینە ڕاگەیاندرا بەهۆی ڤایرۆسی کۆڕۆناوە و لە هەمان کاتی شاگەر ببینین ئێستا ئەم خۆڵ و خاشاکەی کە ئەیبینین بەردەوام لەلایەن هاوڵاتیان و لەلایەن خەڵکەوە نەفرە دەدرێتە سەر شەقامەکان و باخچە و شوێنە گشتەکان و قوتابخانەکانیش شوێنی پەروەردەیە نە قوتابخانەکانیشە ئەم سیماناشرینە ئەبینین ڕێکخراوەکانیش خەمساردییان ئەم ساڵ پێوە دیار بوو ئێوە بەڕێستان چیتان کرد گەر ساڵی 2020 هەژمار بکەین لە مانگی دووەوە تەواوی چالاکیەکان بەهۆی ڤایرۆسی کۆرۆناوە شاری وەستان بوو و نەک چالاکی تەنانەت یەکتر بینینەکانیش ئەمەش بە دۆخێکی تەواو چەق بەست و وەستاوە ڕۆشت ئەوە ناکتوانێت بکرێت بە خاڵێک بەسەر ڕێکخراوەکانەوە پێم وایە ڕێکخراوەکانی ژینگەوانی کە بە پەنجەی دەژمێرن لە هەرێمی کوردستان لە 4 ساڵ 5 ساڵی پێشوە بە شێوەی ڕایۆژکاری بە شێوەی پێشکەشکردنی پرۆژە پێشنیار کارێکیان بۆ حکومەتە خۆجیەکان و تەنانەت پەرلەمانی کوردستانیش کردووە توانێت بڵێن بە 10 ساڵی تریش دەستەی ژینگە و وەزارەتی ژینگەش بیریان لێ نەکردوێتەوە ئەوەی لە پرۆژە پێشنیاری چارەسەرکردن و سنوورکردنی پلاستیک لە پاراستنی دارستانەکان لە یاسای ژینگەیی لە دروستکردنی شەڵتەر بۆ ئاژەڵان لە پاراستنی ئاو پرۆژیاسی باش پێشکەشکراوە بەڵام حکومەت نەک قسەی ڕێکخراوەکان تەنانەت قسەی ڕایۆژکارەکانی خۆشی بە هەند وەرناگرێ واتە ژینگە نەبووە بە ئەولوێت لە حکومەتی هەرێمی کوردستان ئەبێ ژینگە بەقەت نەوت ئەبێ بەقەت بازرگانی قەبەکانی خۆیان ببێ بە ئەولوێت لایەن ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی ئەوەی کە ئیش ئەکەن وەکو ڕێکخراوی سروشی کوردستان هاوسەرۆکی نوێنەراتی سلێمانی قساکەم ئێمە لە مەجای هۆشیاریە ئیشەکەین باشە ئەگەر بودجەیەکی بچووکیشمان هەبوو بێ لە دروستکردنی پرۆگرامێکی پەروەردەیی بۆ باخچەی ساوایان و خوێندنگای سەرەتاییە سەرفمان کردووە و لە ماوەی 3 ساڵی ڕابردووە لەو ناوەندانە وتومانێتەوە پرۆژە پێشنیار بەنیاوە پەرلەمانی کوردستان بۆ پاراستنی ئەو بۆ سنووردارکردنی پلاستیک لەم ساڵ و لە ساڵی پێشوش پرۆژە پێشنیاری زۆر باشیشن کە خەڵکی زۆر ئەکادمی شارەزا چالاکوانی باش نێودەوڵەتی ناوخۆی ئیشی تا کردووە ئەو کە گوێ نەگرێت ڕێکخراوی مەدەنی نەچەکی پێ نەهێزی هەیە واتە ڕێکخراوی کۆمەڵگای مەدەنیت کە ئەو حەدە دەسەڵاتی ئەو پەڕی کەمپینێکی ناڕزایی ئەکا لە بەردەم پارێزگایە لە بەردەم پەرلەمانە لەمە زیاتر حکومت ئەبێ گوێ بگرێت چونکە کەسانی زۆر دڵسۆز کەسانی زۆر شارەزا لاو ڕێکخراوەکان بوون کەواتە لێرە پامەکی بەڕێزەدەوەی کە ئەڵێ پەرلەمانی هەرێمی کوردستان خەمساردێکی پێوە دیارە و گوێی لێ نەگرتون و یادداشتەکانی بە هەند وەرنەگرتووە گومانی تانیە خەمساردن لەنا نەک ڕێکخراوەکەی من چەند ڕێکخراوی دیکە چەندین پرۆژەی جوانیان پێشکەش کردووە لە خزمەتی تەندروستی آخر تەندروستی هاوڵاتی هەرێمی کوردستان لەسەر و هەموو شتێکەوەی کە تو هاوڵاتی لاسەنگە هەبوو تەواوی کاروباری وڵاتەکە بە لاسەنگی ڕوات کۆرونا باشترین دەرزی پێمانوت کە ئەگەر تەندروستی لە جێگەی خۆی نەبێت تەواوی چالاکی لە وڵاتەکە پەشی ئەەکەوێت ژینگە باوکی هەموو ئەمانەیە بەڕاستی دایکی هەموو ئەمانەیە پلاسیک بەشێکە لەو کارەساتە ئەمڕۆ تەنیا پلاسی کارەساتی نەناوەتەوە بەڵام بەشێکی گەورەیە کە ئێستا بەرنامەکەی ئێمە فکس زیاتر لەسەر پلاستیکە بەشێکی گەورەیە بۆ تەندروستی مرۆڤ بە تایبەتیش نەخۆشی کانسەر پلاستیک ئەمڕۆ ئەمان ئەتوانن چەند هەنگاوی جدی بۆ بنێن یەکێ لەو هەنگاوانە ئەمان ئەتوانن بەکارهێنانی سنووردارکەن تەگەرە بۆ هاتنناوەوەی دروست بکەن تەگەرە هەڵبەت مەبەستمەوە نییە دەگەل لە بازرگانی بدرێت هێنانی قورس بکرێت باج خرێتە سەری وای لێ بکرێت هاوڵاتی ناڕاستەخۆ لێ دوور بکەوێتەوە لە جیاتی ئەوەی 20 قاپی سەفەری بە 1000 بە 20 قاپی سەفەری بە 3000 بۆ هاوڵاتی لێ دوورەکەوێتەوە
25 پەرداخی سەفەری بە 1000 دینارە کە بوو بە 3000 هاوڵاتی دوورەکەوێتەوە بەدیلمان چییە بۆ بەدیل هاوڵاتی خۆی دۆزێتەوە مەبەستمە ئەوەیە بەدیلمان چیە بۆ نمونە لە بری پلاستیکێک خۆ ئەتوانین شوشە بەکاربێنین ئەتوانی شوشە بەکارێنی فافۆن بەکاربێنی ئەو مادانی کە دوورەکەونەوە لە ژەن ئێستا دیان جۆر مادە هاتووە کە لە گەنمەشامی دروست کراوە لە فایبەری تەپەتۆر کاغز دروست کراوە لە با بڵین لە تەبەدور کە دۆسی ژینگەنی ئەو لە پلاسیک باشترە و هەموو ئەو شتانی کە توانای دووبار و سێبارە بەکارێنانەوە هەیە هەمووی باشتر لە کارەساتی سەفەری چونکە ئەمەی لە کوردستان ئێستا بە بتڵی ئاوەوە بە قاپ و قاچاقی سەفەریەوە لە پەرداخەوە حتا هەموو شتێک سەفەریە هاوڵاتی هەرێمی کوردستان ڕێزم بۆیان خۆیان یاوەتە پاڵ جۆرێک لە تەوەزەلی هەموو ئەوەی ئەیباتە سەفرە و گەشت هەمووی لە ماڵەوە بە حازری هەیە کە توانای ئەوەی هەیە دەیان جار بەکار بێنرێتەوە بەبێ ئەوەی ئەو پەڕی جارێک فڕێ ئەدرێ یان ڕیسایکڵی نەکرێت بەڵام ئەم دێت پەنە ئەبا بۆ شتە ئاسانەکە ئەبێ حکومت لەم دەلاقەیەوە لەوە بات کە هاوڵاتی دوور خاتەوە لەمە ئیش بۆ ئەمە ناکات پرۆژە یاسای سنووردارکردنی مادە پلاستیکەکان هەیە نێردراوە بۆ پەرلەمانی کوردستان چەند ساڵە تۆزی لەسەر نیشتووە دایان پرۆژی جوانمان هەیە لە هەرێمی کوردستان ئەتوانرێ ڕایش بڕەخراوەکان پێ خۆیان ڕایشکاری دەرەکیان هەیەتوان پرسیان پێ بکەن دایان چالاکوان نێودەوڵەتی هەیە ئامادەیە بێ بەرامبەر یارمەتی حکومەتی هەرێمی کوردستان بە یارمەتی فەرمانگەکانی ژێنگە باش شارەوانی بە کێ بەرپرس بوو لە مراندنی جێگرەوەی زەرفی پلاسیک لە ناناوەخانەکانی کوردستانە یخۆ سلێمانی لەو پارێزگانی بە باشووی عێراقەوە ئیمێڵێ بۆ ئێمە کردوت کایە چی تاگرۆ بۆمان بدەێن بۆ ئێمەش لە پارێزگاکانی خۆمان بکەین بەڵام لە ماوەی ڕابردووە حکوومەتی هەرێمی کوردستان هەستا بە هۆشیارکردنەوەی ئەو دوکانانەی کە ئەو دەبە ئاو لەگەڵ ئەوی ئەو بڵێن ئەو ئەوانەی لە ناو جامەکانان حتا لە ناو کارتۆنەکانە کە پسکراون دووری خەنەوە لە هەتاو ئەمەش بۆ خۆی کاریگەری ڕاستە خۆی هەبوو لەسەر تەندروستی بەڵام هەندێک لە دوکاندارەکان بەداخوانە تا ئێستا ڕەچاوی ئەویان نەکردو ئەزانی خاتون کێشەکە ئەوەیە ئمە باسی کەمکردنەوەی پلاستیکەکەین ئەو کۆمپانیەکانی دروستکردنی کارتۆنی ئاو و بتڵی ئاو ئەوان ئەیانوێ هاوڵاتی ئاوی گەرماوەکەیشی لە بوتڵا بێ ئەوە سەرمایهداریە ئەو بزنسە ئەو ئەیەبێت تۆ لە ئاوی سارە شۆردنیش لە بوتڵا بکڕیت ئەو بە دوای بەرژەوەندی خۆی وەیەتی بەڵام دوکانارەکانیش لێرە هۆشیاریەکیان نیە ئەمە بتڵە ئاوە ئەگەر چی ئەمە لە ئۆکێ تەواو بڕیارمانە کە لە ناو بتڵی ئەم ئاوە لە ناو بوتڵا بێت بەڵام خۆ ئەوانیش لە بەردەم هەتاوە دانێن کە ئەمەش دووبارە بۆ خۆی ئەو پرسیارە ئەتوانی ئاڕاستی لانی تەندروستی بکرێت ئێمە باسی ئەواکەین چۆن هاوڵاتی وا لێ بکرێت فلترێشنی ئاو بکات لە ماڵەوە لە جیاتی ئەوەی بەردەوام بتڵی ئاو دەبێت ئاو بکرێت و پلاسیک بۆ تانجەرۆ یاڵە چاڵکوان باسی کات و فەرتەنەی نایەوە ئێمە باسی ئەوواکەین ئەم پرۆسەیە وەگەر خرێ و کارەساتە کەم کرێتەوە بەڕاستی ئەمە هەوڵی جدیە ئەبێت لە هەموو لایەکە تەنیا بەڕێکخراو ناکرێت لێرە لۆمەی ڕێکخراو کە من ئێستا لەسەر کارەوە هاتووم بۆ ئەم بەرنامەیە چالەوەکان پێم ئەڵێن چالاکوان باشە ئێمە بەتەنیا بە من ناکرێت چونکە دوجار هەوڵی من سنووردارە توانای من سنووردارە ئەمە بەلایانی ئەکرێ بتوانێت کۆمەلگا ناچار کات وای لێ بکات فێری کات دەستگای ڕاگەاندن ئەتوانێت فۆکس خاتە سەری لایانی حکمی ئەتوانێت دەفعی لایانی ڕاگەاندن کە بە ئەم شتە بەدەستە جەمعیە کرێت دڵنیاشم لەم مەجالە ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی سوپاسی حکومەتەکەن و هاوکارێ بن و هیچ کات لە ڕێگریکردن لە بڵاوبوونەوە تەشەنەسەندنی کارەساتی پلاسیکە هیچ ڕێکخراوێکی کۆمەڵی بەدەری زاتی ئەوە ناکات چەخۆ لە حکومت باە بە جۆرێ لە جۆرەکان ڕخنی حکومت کارێکی خراپە بڵێ داوتەی تۆ بە تایبەتی بۆ هاوڵاتیان وە لە هەمان کاتە بۆ پەرلەمانی هەرێمی کوردستان لە بەرنامەی هەنگاوە چیت هاوڵاتانی هەرێمی کوردستان من کایان لە یەکەم بیرکەنەوە لە تەندروستی خۆیان بیرکەنەوە لەوەی ئەو شتەی بە شێوازی پلاستیک ئەیکردن و بەشە ساعتی بەکاری هێنن هەمان شت لە ماڵەوە هەیە تکایان لێکردی ئەمەوە لە 2016 حەڤەوە بەردەوام پەیاممان لەسەر ئەمە هەبووە هاوڵاتی بەڕێز ئەوەی لە ماڵەوە هەیە و بەردەستە ئەتوانی ئەوە لە دەرەوە بەکاربێنی تەنیا تۆزێ کاتەرخانکردن و پلانێکی بچووکی ئێوێت شتێکی ترنیە لەم بابەتە ئەمڕۆ هاوڵاتانی هەرێمی کوردستان هاوتەمەنەکانی هاوڵاتانی هەرێمی کوردستان لە وڵاتانی جیهانە بیر لەوە ئەکەن و ئەمەی هاوڵاتانی هەرێمی کوردستان ئەی بەنە دەرەوە بەکارێنن نەکەمیکەنەوە ئەستن بەکاری نێنن بوونی نەبێت واتە جیاوازەکە زۆرە بەڕاستی داواکاریشمان بۆ پەرلەمانی کوردستان و حکومەتە جێ خۆجیەکان ئەوەیە ئەو بڕیارانەی کە هەوڵە جدی یادراوە لە نێوان ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی و
حکومەتی هەرێمی کوردستانێت تکایە تۆزی لەسەر نیشتووە هەمووی هەڵبەنەوە بڕیارگەلێکی زۆر زیندویان تکایە زیندویانکەنەوە بیانخێنەوە سەر پێ چونکە هەمووی ئیشی تیا کراوە بڕیاری زۆر جوانن خەمی ژینگە هەرێمی کوردستانیان بێت چونکە تەواو کارەساتەکە خەریکە ئاوقەمانە بێت دەیان شوێنی گەشتیاری بۆ ئەوە ناشێت ئیسە بچیت تەنها چاوێکی لێ بکەیت سەردانێکی بکەیت ئەوەندە بۆ بە ناوچەیەکی زبڵین ناوچەیەکی کارەسات بە. بەڵام ڕاستێتاڵەکە ئەوەیە تاگ و کۆمەڵگەی ئێمە بەگشتی لە دەروەی بازنەی هۆشاری ژینگەدا دەزۆڵێتەوە و لە بواری کردداریدا هەر لە تاکاکانمانەوە هەتا دام و دەستگا و کارگەکانمان ڕۆژانە خودداگا یاخود ناخودداگا خەریکی شێواننی ژینگەن ئەو ژینگەی کە تەنیا ماڵی ژیانی خۆمان و مناڵەکانمانە هۆکاری ئەمەش لەلایەن ئەوەیە کە خەڵک تەنها بەکاربەرە و زانیاری نییە لەسەر کاریگەری ئەو شتێ ڕۆژانە ئەنجامی دەدات لەسەر ژینگە و ژیانی خۆی لەلایەکی دیکەوە ئەرکی پاراستنی ژینگە بۆ کەسانی دی و دەسەڵاتدارەکان بەجێهێڕاوە ئەمە لە کاتێکدایە ئەم ئەرکا لە پێشکەوتوترین وڵاتانی جیهاندا لە پەنا ئەرکی دەسەڵاتدا بە ئەرکی تاک بە تاکی کۆمەڵگەدا دەنرێت و هەموو کەسێک لە هەر کارێکا کە دەیکات پێویستە بیر لە کاریگەریەکی لەسەر ژینگە بکاتەوە و بژاردەیەکی دروست هەڵبژێرێت. من بۆ هاوڵاتیەک ئەم دیاردەیەم زۆر پێناشرینە ئەگەر بێت و ئەم دیاردەیە درێژە بسەنێ ئەوە بەڕاستی شارەکەمان بەرە وێرانی دەچێت و بەرە ناشرین بوون دەچێت دوای ئەوە لەسەر شەقامەکان ئەبینین چەندان شۆفێرمان هەیە سەرنشینیان لەگەڵا لە جامی سارەکانیانەوە دەبە فرێدەدان قوتوی بیپسی فرێدەدەن ئیتر پاکت فرێدەدەن هەشتێک لەم بابەتانە ئەمەش لە دوای خۆیان فرێدەدەن هیچ بیر لەوە ناکەنەوەوانە دەبینن کەسێکی بەتەمەن کەسێکی بە ساڵات چووکە لە کۆمپانیەکانی گارێکە زیش دەکات یاخود لە شارەوانەکان دادێتوانێ و بە سەرۆریشی سپی و پشتی دەچەمێتەوە هەموو ئەمانە شتێکی ناشرین بەڕای من پێم باشە هەست کەسە و لە ئاستی خۆیەوە هیچ فرێنەداتە سەر زەوی چونکە زەوێکی جوان و ژنگێکی جوانمان هەیە دەبێت بە هەمووان بیپارێزین. ئێمە وڵاتێکی زۆر جوان و ڕازاوامان هەیە زۆر فراوانە زۆر هەموو شتێکی تیا مەوجودە لەبەر ئەوە ئەگەر خاوێنی تیاڕا بگرین شتێکی زۆر باشە بۆ هەمومان لەبارەی ئەوەی کە تووشی نەخۆشی نابین لەبارەوەی کە شارەکەمان وڵاتەکەمان وڵاتێکی جوان بێ ئێستا بۆ نمونە ئێمە کەچینە خاری سیرەکەین هینەوە ئەڵێن یەک شتی بەسی لە عەرزەکان نەکەوتووە بەس لێرە ئاوەکە فڕێیان کلنێکسەکە فڕێن یعنی هیچ حساب بۆ هیچ شتێک ناکەن بەڕاستی ئەمە دادەیەکی زۆر ناشرینە پێویستە هەمومان هەوڵ بدەینکەوە ئەم دادەیە نەمێنێ. کاک لەشک بەڕێستامەکەەوەی کە لە ناو قایمقامەتی شاری سلێمانیە کارەکەن ئەمڕۆ ئێمە لە تانجەڕۆ بووین ئەوەی بینیمان کارەساتێکی هەم ژینگەی هەم مرۆڤی هەیە بەڕاستی ئەگەر بێت و حکوومەتی یاریمی کوردستان فریایە منەکەوێت لە داهاتوویەکی زۆر نزیکە هەزارها جۆری نەخۆشی بڵاوە بێتەوانێ لە هەمان کاتە ئەو دوکاندارانەی کە بۆ نمونە ئەو بوتڵە ئاوانە ئەفرۆشن ئەوانەی کە لەناو کارتۆنان بەردەوام لە بەردەم تیشکی خۆران ئێوەکو قایمقامەتی شاری سلێمانی چیتان کرد؟ دەستان خۆش بێ وەکو بەڕێز ئاماژە پێیا بەداخەوە مواد پلاستیکانە هەم کاریگەری خراپی هەیە بۆ سەر تەندروستی هاوڵاتیان هەم لە ڕووی ژینگەیشەوە چەندین ساڵێت تاکو شیە بێتەوە لە ژینگە ئامێنێتەوەش کە لە ڕووی ژینگەیشەوە زیان بە سروشتی هەرێمی کوردستان و پارێزگای سلێمانی ئەگەنێ ئێمە وەکو لیژناوەشەکانی قایمقامەتی سلێمانی لیژنەیەکی تایبەتمەندمان هەیە کە تایبەتە بە ئای لە بەتڵنراوەکان ئای پلاستیک بەداچوونی وردەکات بۆ کارگەکانی ئاو و کۆگاکان و شوێنی هەڵگرتن و گواستنەوە و هەموو ئەو مەرجانەی کە پێویستە بەداخەوە لە ڕابردووە ئەو ئەوانە لەبەر تیشکی خۆردانرا لە پلەیەکی گەرمی بەرزە بەنسبەت ئای بتڵەکان کە بە غازی ئۆزۆن بە گازی ئۆزۆن تاقیمەکرێت کە ئۆسریە لە کاتی بەرکەوتنی تیشکی خۆر ئۆکسسیجینێک شیە بێتەوە ئەو ئۆکسسیجینە لەگەڵ پێگاتی پلاستیکە لە پلەی گەرمی بەرزە تەفاعولەکە و مادەی دایۆکسان دروستەکە ئەم مادەی دایۆکسانە لە کاتی بەکارهێنانی مرۆڤ لە کاتی خواردنەوەی ئاوەکە بەشێ لە پێگاتەی مادەی دایۆکسانەکە جسمی ئینسانەوە کە ئەمەش بە مروری زەمن لە جسمی ئینسانانیشە و کاریگەری خراپیە لەسەر تەندروستی ئەبێتەوەی مادە شێرپەنجەیەکان لە جسمی مرۆڤ دروست پێ و مەناعی نەمێنێ ئێمە وەکو قایمقامەتی سلێمانی ڕێگریەکەین کە لەسەر شەقامەکانیان لە
پلەی گەرمی بەرزایان لەبەر تیشکی خۆر ئاودانرێ پێویستە لە پلەی گەرمی 25 کەمتر بێ ئەگەر لە سێبەرش بێ ناوێت پلەی گەرمەکەی لەسەر و 25 بێ بەنسبەت مادە پلاستیکانەوە ئەوانەی کە بە خۆراک بەکاردێنرێ هەمویان پێویستە پلەی گەرمەکان لەسەر و 25 نەبێت کە گەشتە سەر و 25 مادەیەکی تایە مادەی دایۆکسانە شیە بێت و تێکەڵی ئاواکا بێ بەداخۆم پلاستیکانە لە ڕووی کوالیتیشەوە بەشێکی زۆریان ڕێژەیەکی زۆر هێوی میتاڵەکانیان تایە کە کانزا قورسەکانە کە خواردنی تێکریان شلەمەنی تێکرێ بەشێ لەو کانزا قورسانە تێکەڵی خواردن و شلەمەنەکە بێ لە کاتی خواردنی مرۆڤ بەکارێنانی مرۆڤ ئەچێتە جسمی ئینسانەوەش کارگەری خراپی هەیە ئێمە بۆ وردی چاودێریەکەین کارمان لەسەرەوە کردووە کە کوالیتی ئەو پلاستیکانەی کە بەکارێنە بۆ لە بەتڵراوەکان بەردەوام پشکنی بۆکەن لە ڕێگەی بەڕاتی کوالیتی کۆنتترۆلی سلێمانی و لە ڕێگەی زانکۆی سلێمانی و چەند کۆمپانیایەکی ناوخۆی کە هاوکارمانن بۆی کە ڕێگری بکەین لەو پلاستیکانە کە بێ کوالیتی بەکاری بێنن بەڵام ئەتوانین بڵێن فریە هەموویەکەین ئەوەی کە ئێستا لە شقامەکانە ئەیبینم من یاخود لە شوێنی سەیرانگاکانە ئەمە ینی هیچ چاودێرێک نییە بەسەر ئەم کەسانەوە بێت بوتڵە ئاوەکە لە بەردەم تیشکی خۆرە چەندەها کاشمێر لە بەردەم تیشکی خۆرە و ئەشی فرۆشێت بە خاوڵاتی وەکو باسم کرد ئێمە لیژنەیەکی تایبەتمان هەیە بەو کارە بەڵام بەدەر لەوەش ئێمە وەکو قایمقامێت 38 لیژنەمانەیە هەموو لیژنەکان دەستکراون لە کاتی بوونی ئاو لەبەر تیشکی خۆر لە شوێنە گشتەکانە ئیجراتی ئاساین لەگەڵاکەین ڕۆژانە چەندی شوێن ئێمە غراماکەین و شوێن هەیە دامەخستۆ درراوە بە دادگەشە سەرەوەی کە پابندی ڕێنمایەکان نەبوو باشە لەم ساڵدا ئەوەی کە ئەیبینین وەکو بڕیاری کە بەڕێستانم خوێنتەوانێ لە ماوەی ڕابردووە ئەو دوکان نارانەی کە بڵێنەمانە ئەفرۆشن ئەو بوتڵە ئاوانە یان ئەو کارتۆنانە بخەنە ناو دوکانەکەەوە بەڵام بەردەوامی ئێمە ئەم دیاردەیە ئەبینین ئێستا کە لێرە هاتووم لە زۆربەی گەڕەکەکانە من نامەوێت باسی گەڕەکەکان بکەم ناوی گەڕێک بهێنم بەڵام لە زۆربەی گەڕەکەکانەوەوانی مارکێتی لێە بە بەردەوامی ئەمە هەیە ئایا لیژنێ ڕۆژانە دەرئەچێ یان مانگانەیە یان 6 مانگ جارێکە بۆیە خەڵک خەمساردە ئێمە لیژنێکی تایبەتمەندمانەیە هەموو ڕۆژێ دەرەچێت کە نوێنەری بەڕاتی تەندروستی و کوالیتی کۆنتترۆل و ژینگەشی تایە دەرەچێت بۆ کارگەکانی ئاو سەردانیانەکە بۆی کە هەروە بۆ مارکێتەکانیش دەچێت بۆ کۆکاکانیش دەچێت بە دڵنیاییەوە بە سەدان شوێن ئیجراتیان لەگەڵاکراوە شێوازی کارکردنی ئەمە یەکەم جار ئاگاداریانەکەنەوە دوم جار خرامەکردنە سێم جار داخستن ئەگەر پابندم ئەو کاتە لە ڕێگەی بەشی یاسای قایمقامێتی سلێمانی سکاڵای یاسایی لەسەر تۆمارەکەین بە دڵنیاییەوە بە بەراورد بە ساڵانی ڕابردوو لە شاری سلێمانی تا ڕادێکی زۆر باش ڕێگری کراوە لەوەی کە لەسەر شقامەکان دانەرێ وەکو باسم کرد بە سەدان شوێن ئیجراتی یاسایان لەگەڵاکراوە بۆی کە پابند نەبوون بەدڵنیا ئەو کەسانش کە ئاو لەبەر تیشکی خۆریان لە پلەی گەرمی بەرزادانێن ئەگەر سێبەریش بێ لە پلەی گەرمی سێرمۆمیتەریان پێ لیژنەکەمان کاتچن دەرجە حرارەی و شوێناگرن ئەگەر سێبەریش بێ پلەی گەرمەکەی لەسەر و 25 پێوە بێ بە هەمان شێوە ئیجراتی یاسایان لەگەڵاکەن پرۆژەی ئەم ساڵتان بۆ پەرلەمان چیتان کردو شتێکی تایبەت هەیە کرابێت بۆەوەی تر ڕێگیری کرێت هۆشیاری تەواو یەک حاڵەتی تریش هەیە هەر پێیوەستە بە پلاستیک و پێکاتەکانیەوە لە ڕابردووە وەزارەتی تەندروستی ڕێنمایی دەرکرد کە لە نانۆخانە و فڕنی سەمونەکان زەرفی نایلۆن بەکارنەیە کەیش بە هەمان شێوە کاریگەری هەیە بۆ سەر تەندروستی و بۆ سەر ژینگە ئێمە و قایمقامێتی سلێمانی لە ماوەی ڕابردووە چەندی شوێن غرامەکراون و داخراون لەسەرەوەی کە نایلۆنیان بەکارێنەوە لەبەرەوەی کە خۆدان نەزان سەمون و نان بە پلەی گەرمی بەرزەچێتە ناو نایلۆنەکەەوە ئەیش بە هەمان شێوە بەشێ لە پێکاتەکەی شیە بێتەوە لە کاتی بەکارێنیان ناخورێ بەشێکی زۆرەوە علاگە و پلاستیکانش بەداخۆ ڕسایکردن ینی موادی ئەوەلیش نین موادی سەرەتایین کە تەنانەت بۆ بەکارێنانی خواردنیش ناشێ ئێمە ئیجراتی یاسایمان کردو لەگەڵ ئەو شوێنانە لە ئێستاە هەوڵەکانمان تون کردوتەوە کە ئەو نانۆخانە و فڕنی سەمونەکان لە پارێزگای سلێمانین بە هاوکاری بەڕاتی گشتی تەندروستی سلێمانی و ژینگە و کوالیتی کۆنتترۆل و چاودێری بازرگانی و ئاسایشی سلێمانی کە نابێت لە نانۆخانەکان بە هیچ جۆرە زەرفی نایلۆن بەکاربێنرێ هەم لە ڕووی ژینگەوە کاریگەری هەم لە ڕووی تەندروستیشەوە شاخی گۆیژە ئەبینین ئێمە بۆ سەیران گەشت دەکەین بەڵام هەرچی ئەو بوتڵانەیە کە بەکارێتەوە یان ئەو شوشەکانیش بە تایبەتی هەڵە درێتەوە خوار شاخەکە قایمقامەتیش بەداخەوە ئەوە کێتە سەر ڕۆشنبیری کەسەکان کە خوانەچن بۆ سەیران پێویستە هەمووکمان هەز بە بەرپرسیارەتی بکەین ئەو پاشەرەوەی کە پێمانە بکەینە زەرفێکی تایبەتەوە ئەگەر شوێنی تایبەتی لێ نەبوو خۆمان لە ڕێگەی سیارەکەمان بگوێزنە شوێنێکی تایبەت ئافڕێین ئەوە بە دەرجەیەک بن پێم وایە کە سەر ئاسی ڕۆشنبیری و کەسانەی کە ئەو حاڵەتەکەن دومیش ئێمە قایمقامێتی سلێمانی لەگەڵ شارەوانی سلێمانی ئێستا تیمی بەردەواممان هەیە بۆ شاخی گۆیژە بۆی کە ڕێگری بکەین لەو حاڵەتانە و ئەو کەسانش کە بۆ کاراڵەسن ئیجراتی یاسایان لەگەڵا بکەین داوتەی بەڕێزت هەم بۆ خەڵک هەمیش بۆ هەنگاوەکانی من داوا لە هاوڵاتیانی خۆشەویستەکەم یەک دیاردە هەیە کە دەفری پلاستیک ئەوانەی کە شەربەت و پێکاتەکانی تایە کە ئەیکڕن بۆنە دەفرێکی ساردیە کڕێ دوای ئەوەی کە ساردەکەی خوا دەفرەکە ئاوێکی تێوەڕێیا و بەکارێنێ بۆ ئاویان بۆ شتێکی تر لە ڕووی تەندروستی و بە هیچ جۆرە گونجاو نیە چونکە ئەو دەفرانە تەنها بە یەک جار بەکار بێت ئەگەر بە پلەی گەرمی گونجاوی خۆشی بێتەوە ئەگەر ساردی تیا بوو بێت
لە ڕێگەی ئاوە پاک ناکرێتەوە پێگاتەی شیرینی ساردیەکە کە شەکری تیا بەکارێت لە ناو دەفرەکە ئامێنێتەوە ئەمەش بە مروری زەمن بەکتریان ناوێت گەشاکە و کاریگەری خراپێ بێ یان کونیلەی وردی هەیە کە ئەو پێگاتانەی تیا هەڵەگرێ بۆیە ئەو دەفرانەی کە بەکارێنن یان ستیل بێیان شوشە بێ زیاتر پێگاتی شوشە بەکاربێنن بۆ کاری ڕۆژانیان بەدەر لەوەش بۆ هەڵگرتنی خۆراک یان بۆ مامەڵەکردن لەگەڵ خۆراکە زیاتر دەفری شوشە بەکاربێن لەبەروی پلاستیک بەدڵنیایە کاریگەری بێ لەسەر تەندروستیان بێگومان هیچ کوالێتێکی کۆنتترۆل هەیە لەسەر سنوورەکانەوە کاتێک ئەم دەفرە پلاستیکە ناتەندروستانە دێنە ناو هەرێمی کوردستانەوە بە بێ هیچ گوێدانە بارێکی تەندروستی داخڵە بێت دوای ئەوەی قایمقامەتی سلێمانی کاری لەسەر و پلاستیکانە کرد خۆشبەختانە ئەو کۆمپانیانی لەسەر سنوور کاری کوالیتی کۆنتترۆلەکەن ئێستا پشکنی بۆ پێکاتەکانی پلاستیکەکە نەتوان بڵێن بە بەراورد بە ڕابردوو ئاستی داخڵبوونی بەرهەمی بێ کوالیتی زۆر باشتر بووە لەبەرەوەی کۆمەڵە جیازی پێشکەوتویانەیە کە پشکین بۆ بەرهەمەکانەکەن بەڵام ئێستاش لە ئاسی تومحەیەمان نییە پێویستە لە ڕووی کوالیتیەوە زیاتر سنوورەکان کۆنتترۆل بکرێ ئەو بەرهەمانەی کە داخڵە بن ئەگەر بۆ خواردن بۆ بەکارێنانی خواردن شیاو نییە ڕێگە نەدرێت کە بۆ بەکارێنانی خواردن بەکاربێنرێ و بێتە ناو هەرێمی کوردستانەوە. پلاسیک یەکێکە لە مەترسیەکان بۆ سەر ژینگە و تەندروستی مرۆڤ. نێوەندە ژینگە پارێزەرەکان هۆشداری دەدەن کە پاشەڕووی پلاسیکی بۆ تەمەترسی بۆ سەر خاک و ئاو و چەندین زیندەوەری دەریایی و وشکانی و کەرتی کوشت و کاڵ و سەرنجام مەترسی ڕاستەوخۆ و ناڕاستەوخۆ بۆ مرۆڤ. شتێکی خراپە باش نییە چونکە و پلاستیکە و ماوێکی زۆر ئەمێنێتەوە و خۆی لەسەر بتڵەکە ئاماژەی پیاوەکە ئەبێت چی لێ بکرێ بەڵام خەڵکیش ناقینە لەبەرەوەی لە ڕێگە حکومەت کەمتر خەمە چونکە پێویستە شوێنێکی تایبەت بۆ ئەو مادە پلاستیکانە دابدرێ بەڵام شی شوێنێکی تایبەت نییە ئانی تۆ دیقەت بەسەر ئەو زادە ئامە هەمووی دوو سەلی خۆڵیتیان نبینی یە کابراش فڕێە چی لێ بکە ئانی هەم خەتای خەڵکە کە هۆشیارێکی ئەوەندەی نییە کە فڕێنەدا لە سەرجادە و لە شوێنە گشتەکان هەم لە لای تریشەوە کەمتەرخەمی حکومەتی تیا کە شوێنی تایبەتی دابین نەکرەوە بۆ فڕێدانی ئەو پاشەڕۆ پلاستیکانە. ئەوەی داواکاری ئێمەیە لە بەرنامەی هەنگاوە بۆ ئێوەی هاوڵاتیانەوە بۆ حکومەتی هەرێمی کوردستان کە بە بەرپرسیارەتی بوون بەرامبەر بەم ژینگەی کە هەیەە هەست بکەن کە ئەمەش وەکو ماڵی خۆیان لە خۆڵ و خاشاک و لەو مادە پلاستیکانی کە هەیە بیپارێزن. هیوادارین بەرنامەی هەنگاو توانی بێتی ئەم جارەش تشکێکی تر بخاتە سەر ئەو کێشە و گرفتانی کە لە نێو ئەم کۆمەڵگەیەدا هەیە تا بەرنامێکی تر و هەنگاوێکی تر ماڵتان ئاوەدان بێت.